باش لەسەر هەوڵەکانی حکوومەت بۆ گەڕانەوەی سزادراوان و بەندکراوانی چاکسازیەکان بۆ بەرخوێندن من میوانێکم لەگەڵە یحسان بابان بەڕێوەری گشتی چاکسازیەکانی هەرێمی کوردستان. بەڕێز یحسان ئەم کاتت باش بێگومان هەموو لایەکە زانین ئەمەی کە هەیە ئەم پرۆسەیە بەشێکە لە شیاندنەوەی بەندکراوان و دووبارە تێکەڵکردنەوەیان لەگەڵ کۆمەلگا لە داهاتووە ئەگەر حکومەکانیان تەواو بێت. بەڵام ئێستا ئەبینین لەو راپۆرتی هاوکارمان ئازەر ئەنجامی دابوو ئەوان گرفتێکیان هەیە لە دوای پۆلی 12 ئیتر ناتوانن لە زانکۆ درێژە بە خوێندن بدەن لەبەر ئەوەی بۆڵۆنیا پرۆسس جێبەجێەکرێت کە ئەبێت قوتابی لە پۆل لە ناوانەکانە ئامادەیی هەبێت. چه هەوڵێکتان هەیە بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە؟ بەڵێ ئەم کاتان باش سڵاو لە بینەران و بیسەرانی کەناڵ 24. ئێمە سەبارەت بە هۆڵانی کە لە چاکسازیەکان هەمانە لە هەر لە سەرەتاوە من کە تقریباً بۆ ماوەی 2 ساڵ و نیوە دەست بەکار بووم لە ئەو پایانی کە گرنگن ناو چاکسازیەکان بۆ چاکسازی کەسەکان هەوڵێکی جددیمان داوەی کاری لەسەر بکەین و ئەو خەڵکانی کە هەوڵی گەڕانەوە بۆ خوێندنەدەن و پرۆسەکەمان کارمان لەسەر کردووە و ئەو پرۆسەی کە ئێمە ئێستا کارمان لەسەر کردو ماوەی پارەکە و پێرار تقریباً پێرار نزیکەی 200 خوێندکار هەبووە لە هەموو چاکسازیەکان. بەڵام ئێستا لە پار و پێرارەوە بە تەواوی پلانەکان مەخسۆتە گەڕ و کاری باشمان کردووە و توانیمانە ئێستا ڕێژەی خوێندکاران لە ناو چاکسازیەکانی هەرێمی کوردستان بگەینە نزیکەی 560,000 کەس بەسەرەوە و 560 کەس بەسەرەوە کە ئەمانە لە هەموو قۆناغەکانی خوێندنن لە سەرەتایی و بنەڕەتی و ئامادەیی تا دەگاتە زانکۆ و پەیمانگا و خوێندنی باڵاش. کارمان لەسەرەوە کرد بەڵام ئێستا بەداخەوە ماوەی 2 ساڵە خوێندنی ستمی بۆڵۆنیا لە ناو زانکۆکان پەیڕەوە کرێت کە ئەمە کاریگەری نەرێنی لەسەریمە دروست کردووە و خوێندکارانمان ئێستا بۆ نزیکەی تقریباً 70 خوێندکارمان هەیە لە ناو هەموو چاکسازیەکانی هەرێمی کوردستان کە پۆلی 12 ئامادەیان تەواو کردووە. ئەمانە وەرنەگیراون لە زانکۆکان و لەو ستمەی کە مەرکەزیە داخل نەکراون لەبەر هۆکاری ئەوەی کە یان داخل کراون لە زانکۆکە کاریان بۆ وەستێنراوە لەبەرەوەی ئێمە ئەو خوێندکارانی لە ناو چاکسازیەکانن بەڕاستی بۆ ئێمە قورسە بتوانین ڕۆژانە سزادراو هەم لە ڕووی باری ئەمنی و هەم لە ڕووی باری دارایی بتوانین ڕۆژانە. باشە چارەسەرتان بۆ ئەم پرسە چیە ئەگەر ناتوانین ڕۆنەکان بخوێنین بەوەی ئەو سیستم بڵێ و ئێمە نووسراوی لیژنەیەکمان دروست کرد. خۆم چەندین جار سەردانی وەزارەتی خوێندنی باڵام کردووە و جەنابی وەزیر خوێندنی باڵا زۆر تەفاعولی بۆ بابەتەکە هەبوو و زۆر هاوکارمان بوو لەوەی کە کۆمەڵێک بڕیاری دەکرێت لەو بڕیارانە هەموو خوێندکارانی کە لە زانکۆ پەیمانگەکان لە پارالێل وەرەگیرێن یا لە ئەهلیەکان وەرەگیرێن لێ خۆشببوونی 100% بۆیان کردووە. بەڵام بەداخەوە سەرۆکایەتی زانکۆکان تا ئێستا پابند نەبوونە پێوە. هەندێک لە زانکۆکان بە تایبەتی حکوومیەکان هیچ پابندیەکیان نییە بۆ بابەتە و ئێمە جایەتە سەردانی زانکۆمان سەردانی وەزارەتی خوێندنی باڵامان کردەوە. بە سوپاسەوە جەنابی خوێندنی باڵا لیژنەیەکی هاوبەشی لە هەر نێوان هەردوو لامان دروست کردووە. ئێمە وە خۆمان تەواجدمان هەبوو لە لیژنەکە و کارمان لەسەرەوە کرد بۆی ئەو ستمە ئەگەر هەیە چارەسەر بکری یا ئەوە تا حەلێکی وەسەتیان بۆ بدۆزرێتەوەی بتوانین لایەنی کەم ئێمە ئەگەر هەفتەی 1 ڕۆژ بێ بچن ئەوێ یانەوە تا مامۆستایانی زانکۆ سەردانی چاکسازیەکان بکەن وەک پێرار و ئەوانی پێشووتر. بەداخەوە تا ئێستا هیچ چارەسەریەک نییە و ئێمە من نووسراوێترم ئاراستی جگە لەو نووسراوەی کە بە لیژنەیەکی هاوبەش دامانێتە وەزارەتی خوێندنی باڵا کە ئەنجامی نەبووە. خۆم نووسراوێکی تایبەتی ئاراستەی دیوانی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران کردووە. دیوانی سەرۆکایەتیش نووسراوێکیان ئاراستی وەزارەتی خوێندنی باڵا کردووە بۆ وەرگرتنی ڕایان بۆی ئەم کەسانە ئەو سزادراوانە بەدەر بکرێن لە ئەو ستمی بۆڵۆنیایە کە لە ناو زانکۆکانە یان چارەسەرێکی گونجایان بۆ بدۆزرێتەوە بتوانین ئێمە بە هاوکاری هەردوو لامان بتوانین چارەسەرێکی بۆ بدۆزین بۆی پرۆسەی خوێندن بەردەوام بێ کە پایەکی گرنگی چاکسازیە لە کەسەکان و خەڵکمان هەبووە بە سەرەتایی هاتوۆتە ناو چاکسازیەکان و ئێستا
ماستەری هەیە و بەرەو ئەوە چێ بەرەو دکتۆرا بخوێن. یعنی ئەمە کاریگەری زۆر باشی لەسەر درو دەرونی کەسەکان هەیە و چاکسازی کەسەکان بۆی بتوانێت جارێتێک کە گەڕایەوە ناو کۆمەلگا بتوانێت دەوری کاریگەری بێنێ بۆی خزمەتکردنی هەم وڵات و هەم نیشتیمانەکە. لەسەر بژاردەی ئۆنلاین هیچ قسەیەکتان نەکردووە لەگەڵ بەرپرسانی وەزارەتی خوێندنی باڵا کە بە شێوازی ئۆنلاین ئەم بابەتە چارەسەر؟ ئێمە یەک لە بژاردەکانمانە کە بە وەزارەتی خوێندنی باڵامانداوە و ئەوانە کە داوانە پێ بە نقاط کۆمەڵێ خاڵمان بۆ دەستنیشان کردوون بە هەردوو لیژنە هاوبەشەکە و ئێستا وا لەژێ دراسەیە لە وەزارەتی خوێندنی باڵا یانەوە تا دەبێ ئێمە وەک چاکسازیەکان و سزادراوانە بە دەربکرێن لەو سیستەمە یان بۆ خاڵانی کە ڕازی بووینە لەسەری بێ بتوانین لایەنی کەمترین ئەرک بخێنە سەر چاکسازیەکان لە ڕووی ئەمنیەوە لە ڕووی داراییەوە بتوانین ئەو خوێندکارانە کەمتر بچنە ناو زانکۆکان و یان لە ڕێگای ئۆنلاینەوە بتوانن ئێمە خۆمان لاپتۆپ و کۆمپیوتەریان بۆ دابینەکەین بتوانن هاوکارمان بن لە زانکۆکان بۆ بتوانن ئەمانش بەشدار بن بۆ پرۆسی خوێندن دوانەکەوێت لە چاکسازەکان و بەردەوامین شەڵال ماوەیەکی نزیکە بەرەواچی چارەسەری بکەین بەڵام بەداخەوە پارەکە مۆڵەتی خوێندنمان بۆیان کرد بۆی توش ئەشکالی قانونی ئەوانە نەبن بۆ ئیمساڵی شەڵاوە خەریکن لە هەولی بەردەوام داین بۆ بتوانین چارەسەری بکەین و ئێستا بابەتەکە لە بەردەستی وەزارەتی خوێندنی باڵای بۆ بتوانین چاوەڕێن بزانین ئەوان چ بڕیارێکی لەسەر دەن چاوەڕێن ئەنجومەنی وەزارەت کۆبنەوەی بکات بۆی بڕیارێکی گونجاوی لەسەر بە هیوای چارەسەر. بەڵام من پرسیارێکم بۆ دروست بوو هەمێ بزانم هەماهەنگیتان لەگە وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان چۆنە؟ ئەوان تا چەند ئاسانکاریان بۆ کردوون بۆ خوێندنی ئەم بەندکراوانیان ئەم سزادراوە؟ بڵێ من کە داخلی چاکسازیەکان بووم بەڕاستی وەگوتم من دەبێ هەموو ئەو پایانی کە لە چاکسازیە کاری لەسەر بکەین یەک لە پایەکان گرنگەکان خوێندنە لە چاکسازیەکان کارمان لەسەری کردووە ئێستا کۆبنەوەمان دوو-سێ جار من کۆبنەوەم لەگەڵ هەموو بەڕێوەبەری خوێندگەکان و قوتابخانەکانی ناو چاکسازی کردووە لەگەڵ سەرپەرشتیاری پەروەردەیەکان کۆمەڵی گرفتیان هەبوو گرفتانە نزیکەی 21 خاڵ بوو ئەوانەمان بە نووسراوی ڕسمی ئاراسی وەزارەتی پەروەردە کرد وەزارەتی پەروەردە بە سوپاسەوە جەنابی وەزیر لیژنەیەکی پێکهێنا و ئێمە هاوبەش بووین لە لیژنەکە و بەڕێوەبەری گشتی بنەڕەتی و بەڕێوەبەری گشتی ئامادەیی مامۆستا ئەحمەد گەل کە زۆر هاوکارمانن مامۆستا جەسام کاریان لەسەر بکرد کە لیژنەیەکی لاوەکی دروست بکەن سەردانی چاکسازەکانیان کرد هەموو ئەو گرفتانی هەبوو هەموو ئەوانە چارەسەر کراوە ئینشەڵا ئەم هەفتەیە هەموو ئەو ئەمرانە دەرەچێەوە چارەسەری گونجیان بۆ دۆزرێتەوە ئەوەی لەسەر ئێمە بوو وەک وەزارەتی کار لەگەڵ جەنابی وەزیری کار کوێستان خان کە سوپاسێکم لێرەوە زۆر هاوکارمانن لەو بابەتانە دەعمێکی باشەکە و ئێمە بۆیە لەگەڵ ئەوەی لەسەر ئێمەیە ئەوانەمان هەموو چارەسەر کردووە ماوەتەوە لەسەر وەزارەتی پەروەردە ئەوانیش ئینشەڵا ماوەیەکی نزیکە ڕەنگە ئەمرەکان دەرچووبێ ئێستا ڕەنگە ئەمڕۆ یان بەیانی ئینشەڵا واکەم یەکشەمە هەموو ئەمرەکانمان پێگا بۆی کاری لەسەر بکەین وەستمی خوێندن بخێنە سەر ڕێگە ڕاستەکەی خۆی و بتوانین پەرەی پێ بدەین کە توانیمانە لە ساڵی پارە بۆ ئێستا نزیکەی 158 خوێندکار زیادکەن لە چاکسازیەکان کە ئەمە دەستکەوتێکی گرنگە بۆ هەموو چاکسازەکان. باش بەڕێز ئیحسان بابان بەڕێوەبەری گشتی چاکسازیەکانی هەرێمی کوردستان سپاس بۆ کاتەی بە ئێمەت بەخشی.